سڵاتان لەبێ من توانە نەخیم لە ئەڵلقەیەکی نوێی سەعاتی سفر هاتمەوە لاتان لەم ئەڵلقەیەدا باس لە دوایین پێشاتەکانی نێوان ئەمریکا و ئێران دەکەین ئەوەی کە هەیە دۆخەکە نەوعێک لە هێوربوونەوەی پێوە دیارە، بەڵام لێدوانە دژبەیەکەکانیش لە پاڵیا هێشتا هەر باون نازانرێت ئاراستەکە بەوەیە کە شەڕ بووە سێنرێ و ئاگربەست درێژ بکرێتەوە یاخود ئەوەیە کە شەڕ دەست پێ بکاتەوە لە لایەکی تریشەوە ناوچەکە بە شێوەیەکی گشتی و زۆرێک لە وڵاتەکان بە زلهێز و بە بچووکەکانیشەوە وەک چۆن بڵێ لە ناو مەنجەڵێکدان و ئاگرێکی کز لە ژێریانە ڕەنگە ئەمەش ینی ئاماژە بێ بۆ ئەوەی کە جارێکی تر گرژی و ئاڵێزی لە نێوان کۆمەڵێک لەو وڵاتانەی کە پێشتر هەمیشە بەرامبەریە کۆستاونەتەوە دروست بێت. و ئەوەیشی کە هەیە لە رووسیا و ئۆکرانیا دوایین پێشهاتەکان ئەوەیە کە جیاواز لە 4 ساڵی پێشوو ئەمجارە رووسیا بە شێوەیەکی زۆر بربڵاو و بە شێوەیەکی زۆر توند دەستی کردوێتەوە بەرامبەر بە ئۆکرانیا، ئەمەش ترسی خستۆتە دڵی وڵاتانی ئەوروپاوە. لەم بەرنامەیەدا تیش دەخینە سەر زۆر بابەتی تری هەنووکەی زۆرێک لەو چەکانەی کە ئێستا ئامادەکراون و لە داهاتوودا ڕەنگە تاقی بکرێنەوە. هەموومانە لەگەڵ کاک عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی باز دەکەم. جەناب عەقید بەخێر بیتەوە. سپاسدانەکەم، خۆشتان بەخێر بێنەوە. هەر بژیت. لە ئەمریکا و ئێرانەوە دەست پێ دەکەم، وا دەردەکەوێت کە دۆخەکە بەرەو هێوربوونەوە بڕوات، بەڵام لێدوانە دژبەیەکەکانیان هەر بەردەوامی هەیە. ئەمە ئاماژەیە بۆ شەڕوەستان یاخود خۆڕێخستنەوە و پشووەرگرتنە؟ من ناتوانی بڕیار بدەی لەسەرەوە بەڕاستی کاکتوانە، چونکە ئێستاکە بڵین لە کاتی مفاوەزات معنایەوە نییە شەڕوەستاوە. تۆ مفاوەزاتی ڕنگ بێت تێک بچێتن و شەڕ دەست پێ بکاتەوە و ڕنگ بێ بگەیتە اتیفاقێک و ڕێک بکەوێتن. لێرە هەردوو لە خۆی درێژەیەوێتن کە مفاوەزاتەکە بەردەوام بێتن نەکەونە شەڕێکەوە، بەڵام هەردوو لا زەرەرێکی زۆری کردووە بەڕاستی، ینی لە چەک و پارەوە ئەوانە تایبەتی ئێران و ئێرانە و هێزی بەرگری وڵاتانی کەندا و کە ئەمریکای هاوکاریانەکاتن ئەوانیش هەر وێرانن زەرەریان زۆر پێگەیشتووە. ترە مفاوەزاتە بەم شێوازە ئەبێتن تاکو و بڵین ئەگەن ئامانجە، چونکە ئێستا هیچ قەراراتیان نەدراوە، هەمووی قسەیە لەسەر وەرەقە لەسەر کاغز هیچ تێن نەنووسراوە، قسەش نەخواتە. ئەوی سەرنجەکەەوەی ینی بەس بە قسە ئەمڕێکهێشتا هیچ دیار نییە. ئەم ترامپ قسەیەکەکە ئێران قسەیەکەکە ئەمەڵە گەیشتوینەتە ڕێککەوتنەوە لێ جارێ هیچ قەرارێکمان نەداوە. ینی بۆ نمونە کە بڵین وەزیری دەرەوە ئەمریکا دەرچوو و دۆنە پێرێ قسەی کردوتی گەیشتوینەتە زۆر قەرارات کە ئۆتۆمی ئێران، کاتێ مەحسەن ڕەزایی دەرچووتی ئێمە هیچ قەراراتێکی وامان نییە و بۆمان هەیە بکشینەوە لە معاهدەی ئۆتۆمی نێودەوڵەتی وەگەر کەمارۆ لەسەر هەرمز نەکرێتەوە بە قووەتێکینەوە، هەتا لێیان تێناگەی ینی هینەکە هەتاکو مفاوەزات لەسەر وەرەقە نەبێتن قاغز دابەشن هەردوو لا بڕیار بدەن، ناتوانی بڵێ شەڕ وەستاوە یا شەڕ بەردەوامە. بۆیە هەر دەقەیە دابگرسێ، بۆی هەیە ڕنگ بێ لە ناو جەژنا دابگرسێتن، چونکە ترامپ بەڕاستی ئەوێ لەم شەڕەیە دەرچێتن، ترامپ ئەوێت دەربچێتن، بەڵام نەتانیاهۆ نەخێر. لەبەر ئەوە لەم کۆبوونەوانەی ئاخیر ئەم هەموو پەیوەندیە تەلیفۆنانەیە ترامپ نەتانیاهۆ دوورەکاتەوە لە سەحەکە، خۆی قەرارەداتن کە شەڕەگەرێکە ئەش بێتن، چونکە نەتانیاهۆ لە مەسلحەتی نییە. یەکێ لەو خاڵانەی کە ئەم مفاوەزاتانە بێ شەڕ لە لوبنانە بێ بوەستێت، ئیسرائیلیشەوە لە مەسلحەتی ئەوان نییە تۆ ئەم خاڵە بخەیتە ناوی، ینی شەڕ کەوتێت شەڕ وەستا اتیفاقمان کرد ئەبێ لوبنانیش بوەستێتن، ئیسرائیلیشە بەوە ڕازی نییە، لەبەرەوە ناتوانانی قەرار بدەی هەتاکو یەکلایە بێتەوە، بۆی هەیە ببێتن و بۆی هەیە ڕێک بکەن. باش میدیا ئیسرائیلەکان ئەڵێن فڕۆکەیەکی زۆری سوتەمەنی هەڵگری ئەمریکی لە ئیسرائیلن، لە فڕۆکخانەی بنگۆرینن. لەم هەفتەیە بە تایبەت ژمارەکە زۆر بەرز بۆتەوە. ئەمە بۆ گوشارکردنە ئەم هەموو فڕۆکە لەوێن یان بۆ مەبەستی شەڕ و نیازی شەڕە؟ ئەم فڕۆکانە عادەدی ئیسە زۆر بوو لەمە بڵین لە مەتاری بنگۆریۆن. مەتاری بنگۆریۆن خۆی فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتیە، هی سەربازی نییە، مەدەنیە، نێودەوڵەتیە، هی سەربازی نییە کە ئەم فڕۆکە جێی ناوێتەوە بیان بە نەچۆ لەوێ ئەنشێتەوە. ئەم ژمارەیە زۆر زۆرە، تایبەتی بڵین لەم دوو هەفتەی ڕابردووە
جگە لە فڕۆکەکانی فیول هەتاکو فیول بڵین بار هەڵگر لە جۆری C5 گەڵکسی لە جۆری C17 یعنی تقریبا نزیکەی 14 ڕحلەی کرد بۆ ئیسرائیل. ئەم ژمارەیە زۆر یعنی ئەگەر بگەڕێینەوە 39 ڕۆژەکەی شەڕ ئەو فڕۆکانی کە فیول هەبوو لەو ناوچەیە بەشیە کرد. بەڵام ئەم عەدەدە هات واتە ئەگەر شەر هەڵبگرسێتەوە تەنها ئیسرائیل و ئەمریکا نییە، وڵاتانی تر پێویستیان بە سوتەمەنیە لە ئاسمان بۆی هەیە ئیمارات هەتەکەش گەیشتۆتە 150 فڕۆکە بەڵێ گەی بەرز بووە خۆی چل بوو زیاتر بوو ئێستاکە گەیشتە ئەو ژمارەیە واتە ینی بڵین ئەگەر شەر هەڵبگرسێتەوە وڵاتانی تر بەشدارە بێتن بۆی هەیە ئیمارات ئەوانیش میراجەکانیان ینی F-15ەکانیان سعودیە F-15ەکانی ئەگەر تۆرنادۆ بەکاربێنێ ئیرۆ فایتەر بەکاربێنێتن مانەشم وەتوانێت سوتەمەنی لە ئاسمان وەربگرێ لەبەرەوە ئەو ژمارەیە کە هاتووە بۆی هەیە ئەگەر داگرسا پێویستی بەم عادەدە زیاترە. ڕخنەشی توش بووە ینی هەم لەلایەن ئیسرائیلەکان و کۆمەڵە جەنەڕاڵی ئیسرائیلی هەم لەلایەن ڕۆژنامە نووسەکانەوە کە دەڵێن ئەمە فڕۆکەخانە خەریکە لە مەدەنی دەرەجە دەبێتە سەربازی تۆ هەمووی حجز کرد هەمووی داگیر کرد دەسە فڕۆکەت بنشێتەوە لە چوە وەسێ هەمووی هەری فیولە وەستاوە لەو ناوە بەڵێ ئەمە جگە لە بارهەڵگەڵەکان لە جۆری گەڵکسی و C17 C5 و C17 ئەم فڕۆکانە زەبەلەحن وەکوی مەدەنی نییە تایبەتی C5 گەڵکسی ینی جێگایەکی زۆر گەورەیە وێتن لێ بنشێتەوە لی ڕابوەستێتن. زۆر باشە با بێنە سەر باسی گەروی هورمز. ئێران ینی سوورە لەسەرەوەی کە لەسەر گەروەکە پارە وەرگێت ئیتر مبەڕری خۆی هەیە حەزەکەم بزانم ئەو مبەڕانەی چییە؟ ئێران حەقە پارە لە گەروی هورمز وەربگرێت؟ گەڕۆی هورمز ئێستاکە بۆمبێکی ئۆتۆمیە بۆ ئێران تەنها ئەوە چەکێتی ئێستاکە بەدەستیەوە ئەگەر تۆ سیر بکەی ئێران زەرەرێکی خەیاڵی پێگەیشتووە ینی بڵێ بە 20 میلیارد بێتەوە تایم نەخێر بەو مەبلەغەش نایەتن مەبلەغێکی خەیاڵیەوێ بۆی بێتن لێرە ئێران لە زمنی مفاوەزاتەکە داوای تەعویزەکە بەڵام باش بزانە ئەمریکا تەعویز نادات چوو بێتە هەر وڵاتی وێرانی کرد بێ خۆی پارەی وەرگتۆنەوە تەعویز بدا لە عێراق لە ئەفغانستان لە سۆمال لە چۆ ئەتەوێتن لە چ وڵاتێکە ئەتەوێتن ئێران لێرە چی بکاتن پارەکانیشی مجەممەدە وصولی هەیە لە دەرەوە خۆی ئەوەی ڕاستی بێ نێزیکەی 30 میلیاری هەیە بەڵام بە فائیدەکانیەوە بۆوانەی کە ئەگاتە نێزیکەی 100 میلیارد دلار ئەمانەش نادرێتەوە پێی ئەگەر مفاوەزات ڕێک نەکەوێتن واتە چییەکە من لێرە ڕسوم وەرەگرم پارە وەرەگرم بەڵام چونکە زەختی نێودەوڵەتی لەسەرایە کردیەتە چ بوارێکەوە من ترافکەکەم تو ئەو هەموو کەشتیانی کە لە ناو بڵین خەلیجایە ینی پێرێ 33 دانە دەرچوو ڕۆژانە بایە 130 دانە دەربچێتن کەشتی لێنانە 33 دانە بە موافقەی ئێران ڕەتبوو لێنانەوە دەرچوو من ترافیکەکەم ئەو کەشتی ڕابوەسە تۆ چەپە تۆ ڕاستە وەکو بڵی ترافیکی هین بێت حەقیەوە پارەوەرەگرم حاڵەتی دووش ئەمانە خۆ بەتاقەی شەمسیش ناکە بە پاتری زۆری دیزلە گازە تۆ دەریان بۆ پیسەکەی من خاوێنیەکەمەوە لەبەرەوە پارەی حەقی خاوێنکردنەوە کۆمەوێتن ئەمە ئێران گەیشتووەتە ئەم حاڵەتەی کە ئێستا مبەڕری داوەڕە دەسەوە بۆ گیان هەمووی من دەریا پاکەکەمەوە من ترافیک ڕێکەخەم بۆ ئەوە لەبەرەوە ڕسوم مەوێتن تۆ لە بیرت نەچێ ینی تەرەفی ئێران ئەگەڵ بڵێن جەزیرەی قەشەم و هرمز هەتاکو دەیتە خوارەوە بەرامبەری تۆ سەندەمی سەڵتانی عومانت هەیە ینی چونکە نەخشەکە چۆنە سەڵتانی عومان ئەو شاری سەندەم بڵێن ئیمارات سەندەم ئیمارات ینی سەندەم لەگەڵ سەڵتانی عومار لە زەویە ڕێی نییە بێ بە ئیماراتە بە فوجێرەیە ڕەت ببیتن لەبەرەوە سەڵتانی عومانیشە بێ بەشدار بێتن وەک کوردەواری ئەڵێ هیچ نانێ بەتەنیا ناخورێت ئێستا ئەم پارە وەرگرتنی ئێران وڵاتانی خەلیجیشی لێ ڕاست بۆتەوە ئەوان شەڵێ وەڵای ئەمە بەشمان لەو پارە بێگەر ئێران وەریگرێ و پارەمانەوێ ئەوان بوو بە دەرەجەیەک سەڵتانی عومان چونکە ئەوان لەسەر هەرمزن بەرامبەر بە ئێران ئەویش بەشی خۆیەوێتن هەتاکو کۆبوونەوە هەبوو لە بینیانە ڕێک بکەون ینی لە سەڵتانەی عومانە وڵاتانی خەلیجیش ئەڵێن ئێمەش لەسەر کەنداوین ئێمەش بەشێکمانەوێت لەوە بەشدارە بین لەم عملیەتە بەڵام ئەوەی زۆربەی بێتن بڵێن چۆنەڵی بەشی شێرەکە بۆ ئێرانە نەوەک بۆ وڵاتانەی ترە ئەوانیش داوای بەشێکی لەکەن بڵێ
زۆر باشە پاکستان ئەوە هیچ هەر لە سەرەتاوە یعنی تەرەفێکی ئەم نێوەندگیریە بوو بەڵام ئێستا زۆر بە حەماستر لە مەیدانایە بۆی کە ئەم ڕێکەوتنە لە نێوان ئێران و ئەمریکا جەبەجێ بکرێت. سەردانی عاسم منیر سوپاسالار ی پاکستان بۆ ئێران یعنی زۆر هەیەجانی پێوە دیار بوو هەموو بەرپرسە باڵاکان و سەر و کۆمارۆ بینی چی لێ هەڵەکرێنرێ ئەمە یعنی پاکستان بۆ ئەوەندە لەگەڵ ئەوایە کە ئەم ڕێکەوتنە بکرێت. تۆ ئەگەر سەیری ئەم شەڕی ئەمریکا و ئێران بکەین لەگەڵ ئیسرائیلە تەنها ئێران زەرەری پێ نەگەیشتووە وەکەنداوی زەرری پێ نەگەیشتووە نەخێر وڵاتانی تر ئەوروپا زەرێ پێگەیشتووە تایبەتی پاکستان زۆر زەرری پێگەیشتووە هندستانی شەروەها فلیپینت هەیە سەنغافۆرەت هەیە مالیزیات هەیە تایلند ئەمانە هەمووی زەرری پێگەیشتووە بەسایی ئەم شەڕەوە کە داخراوە. لێرە عاسم منیر کێشەکەی بزانە کێشەی پاکستانی سەرەکی بلوشەکانە سنووری لەگەڵ ئێرانە یەکە ئێران کۆنتترۆل لەدەست بدا بە تەواوەتی بڕوخێتن کێشەیە زۆر گەورە بووە پاکستان دروستەکە لە ڕێی بلوشەوە لە سنوور لێنانە تایبەتی پاکستان دژمنی سەرەکی هندستانە کێشەی لەگە هەموو سێ-چوار ساڵدارە شەڕەکەن بێکەوە سێ-چوار ڕۆژ شەڕەکەن هەفتەیە شەڕەکەن و ڕائەوەستێتن ڕایەگرن هەردوو وڵاتی ئۆتۆمیە لەبەرەوە هەوڵەدا بە هەموو جۆرێکی کە ڕێکەوتن هەبێتن ئەم کێشەیە نەمێنێتن سنووری خۆشی بپارێزی هەم لە دەریا و هەم لە سنووری ئێرانەوە جگەلەوە زەختێکی تر هەیە یعنی لە وڵاتانی ترەوە لە ئەمریکاوە زەختی لەسرە پەیوەندی بکات چونکە عاسم منیر بڵین هاوڕێتێکی تایبەتی هەیە لەگەڵ ئێرانیەکانە ئەم پیاوە بەڵێ پیاوێکی سەرەکیە بەڵێ لە پاکستان بەڕاستی ینی جەنێراڵێکی سەیرە مەسری شەروەها سعودیە شەروەها کەنداو لە مەسلحەتی نییە ئەم شەڕەدا بگرسێتەوە جارێکی کە بە هەموو جۆرە هەوڵەدەن زەختەکەن لەگە ئەمریکا کە ڕێکەوێت لەگەڵ ئێرانەوە ئەم شەڕە هەڵ نەگرسێتەوە و زەرەریان زیاتر پێ بگاتن بەڵام ئەمریکا لێرە نوختەیەک هەیە تایبەتی سعودیە و چەند وڵاتێکی تر تەطبیع لەگەڵ ئیسرائیلەکەی ڕێکەکەوم لەگەڵ ئێرانە نایکەی ئەوها درێژخایەنە بێتن لە لایەکی تریشەوە ئیسرائیل و میسریش جارێکی تر لوتیان ناوەتەوە لوتی یەکەوە و بنکەیان بەرامبەر بە یەکداناوە و فڕۆکە بەرامبەر بە یەک و ئەوانە ئەرێ بەڕاست ینی تۆ هەمیشە وتوتە لە بەرنامەکانی پێشوە کە ئەم شەڕی دێوان میسر و ئیسرائیل هەر ڕووەدا بەڵام ئێستا خەریکە چێتە قۆناغێکی ترەوە دوایین ئەبدەیت چییە بەڕاستی ئەم دوانە وەی ئەمان بڵین لە شەڕی غەزەوە دەستی پێکرد ئەو کاتە ئیسرائیل لەگەڵ غەزەیە بۆ چونکە تۆ اتفاقی کام دیڤید هەیە کاتی جیمی کارتەر کە کردی لێنانە ئەنوەر سادات بوو اتفاقی کام دیڤید تۆ محوەرت هەیە محوەری ڕەفعت هەیە ڤیلادلڤیات هەیە ئەو معبەرانەی لە نێوان ئیسرائیل و مەسرایە کە لە سینە دانراوە ئیسرائیل ئەمەی شکاند یعنی یەکێ لەو قەرارانە نابێت تانک و زری پۆش لەو ناوچانە هەبێ بەڵام ئەمان نەخێر هاتونە وێنانە و فیشەگی ئیسرائیل لە کاتی تەقەکردنا بەر تەرەفی مەسر کەوت مەسر بەرامبەر بەوە ئەبێ خۆی پێشاندا ڕەدە هێز کە من خۆم پێشاندەم بەرامبەر بە تۆ ئەویش هەڵسا مەشقێکی کرد دووری 100 مەتر لە ئیسرائیلەوە بە فیشەگی ڕاستی ذەخیرەحەویە بە تەقەوەوانە و هێزی بەرگری ئاسمان و ئەمەم جۆرانەی هێنا یعنی منیش لێرەم بیر نەکاتەوە پێڵێن ئەمەڕ لەدا ترساندنی بەرامبەر ئەگەر بگەڕێنەوە فڕۆکەکان پێش چەند ڕۆژە لەمەوە پێش ڕافاڵێکی فەڕەنسی بڵین خۆی فڕۆکەکە فەڕەنسیە بەڵام مەسر هەیەتی کەوتە شەڕی ئاسمان لەگەڵ F-15ەکی ئیسرائیلیە کەوتنە شەڕەوە بەڵێ شەڕ بەڵام بەبێ ئەوی چەک بەکاربێنن چێ دەربکاتن لە ئاسمانە لە باندەریا یان F-15 ئیسرائیلیەکە مەسریەکە ڕاونێ یان مەسریەکە ئیسرائیلیەکە ڕاونێ بەڵام مەسریەکە ڕافاڵەکە توانی قفڵ کاتە سەر F-15ەکە کە لە جۆری ئی بوو ڕافاڵەکە لە جۆری F-4ەکە بوو قفڵی کردە سەری بەڕادار کە ڕادار قفڵی کردە سەری یان ئەتوانم لێدەم بەڵام فڕۆکەوان لە ئاسمان ناتوانێ موشک تێ بگری ئەگەر بکەوێتە شەڕی ڕاستیشەوە تاکو فەرمان لە زەوی لە موجه ئەڕضی وەرنەگرێ پێی بڵێ موشک بەکاربێنە ناتوانێت بتێی بگرێتن ئەگەر ژیانیشی لە مەترسیە بێ بەرامبەر بووی هەیە لێی بداتن هەتاکو فەرمان وەرنەگرێ ناتوانێت
وشک تێبگرێ ئەوە نییە بڵی سەر بەخۆ بێتن فڕەکەوان بەڵام قفڵی کردە سەری بەڕادار ئەمە یەکەم حادسەش نییە لە 2019 F-16یەکی مەسری توانی قفڵ بکاتە سەر F-16یەکی ئیسرائیلی بەڵام ئێستا زیاتر تەوەتر بوو لە نێوانیانە ئێستا کە ئەمە بینی لە نێوان ئەم دوو وڵاتە هەر سووری لەسەرەوەی کە شەڕڕوادا لە بینیێمانە ئەمڕۆ بەیانی ئەمە هەنگاوەکانی یەکەمیەتی هەنگاو بە هەنگاوە ڕوات ئەوە نیە دەست بەجێ دەست پێ بکە لە بینی ئەم دوو وڵاتەیە ئەمانە جیاوازن نەخێر ئەمە هەنگاوەکانیەتی هەر شەڕڕوادا لە بینیان بەڵام جارێ سەیری وەزعی ئەفریقیا بکە چی بەسەردێ ئەو کاتە ئەم دوانە کەونە شەڕ باش مصر یعنی وەک چۆن هەڵێت دەسەوە شوێنێ ینی ئەوە تا ئێستا بەسەلەی بردننی کەشتی فڕۆکە هەڵگرت هێلیکۆپتەر هەڵگر با بڵین هێلیکۆپتەری لەسرە بردوێتە عمان ئەمەیان بۆچی ینی ئێمە لە بەرنامەی پێشوو باسمان کردوتمان سێ فڕۆکە چوو بوو بۆ ئیمارات تۆ سەری کێشەکە سیاست چۆنە و وەزعی وڵاتان چۆنە یعنی ئیمارات لە ئەفریقیا بە هەموو جۆرە دژی مەسر ئیشەکات بەڵام لە هەمان کاتە داوای هاوکاری مەسری کرد ئێستا کە سوپای مەسر بۆ نمونە بڵین گەیشتە چواردە فڕۆکەی ڕافاڵ لە ئیمارات لە قەتەر لە کوێت لە سعودیە جگە لە فڕۆکەکان منزوماتی هێزی بەرگری ئاسمانی هێنا S300 هەبوو هێنای سکاینەکستی هەیە هێنای تووری هەیە پانسێری هەیە بووکی هەیە مانی هەمووی هێنا جگە لەوە ئەم کەشتیە فڕۆکە هەڵگرە بڵین لە جۆری هەلیکۆپتەرەکانی بانیشی لە جۆری K-52 رووسیە بەڵام کەشتیەکە میسراڵە فەڕەنسیە مەسر کڕوێتی لە فەڕەنسا ئەمە کە هاتووە سەلای سەڵتەنەی عومانەوە نێزیکی ئەویش شارل دیگۆلی فەڕەنسی وەستاوە لێنانە بەڵام ئەو فڕۆکەی جەنگی لەسەر نۆک هەلیکۆپتەر ئەگەر هات و شەردەسی پێکرد هێزی بەرگری ئاسمانی ئەم وڵاتانە هی مەسر لە ئیمارات و سعودیە و کوێت و قەتەر بەرگریەکە لە وڵاتانەیە بە فڕۆکە بێ یان بە بەرگری ئاسمان بێ میسراڵ چییە کاتن کەشتێکە ئیشی ئەوەیە کاتێ لە بنکەی بەحری ئەدرێ لە قواعدی بەحری ئەدرێ عملیاتی ئینقاز و هاوکاری بۆ ئەوانە پێشکەشەکە بڕامەکە بدرێ بەشداری شەڕ ببێتن ینی وەکو سوپا مل بە ئێرانەوە بنێن نەخێر مەسر ئەو هینە ناکا بۆی هەیە ئیمارات بیکە بەڵام مەسر نایکاتن ئەمە هاتووەتە ئێرانە تەنها بۆ هاوکاریەوە طبعاً K-52 هەلیکۆپتەرێکی زۆر پێشکەوتووە و منافسی ئەباچی رووسیە بەڵام کێشەکە چۆنە بڵین تقریبان لە یەک مستەوان هەنچەنێ لە هەنێ خاڵە K-52 ئەتوانێت 5 کیلۆمەتر و نیو بەرز بێتەوە ئەباچی 5 کیلۆمەتر بەرزە بێتەوە کا سەریعترە ئەم کەمترە مەدای مناوەڕەی سەریعترە چونکە دوو ڕیشە لە بانیەکەوەیە نۆک بڵێ شفرەی پشتەوەی هەبێ هی کلکەکەی ئەوە سکۆنە طبعاً بەوە ئاسوڕێتەوە هەلیکۆپتەر بەڵام عەتاڵاتی زۆرترە وەکو ئەباچی نییە تەنها فڕۆکەش هەلیکۆپتەرە کە بڵێن کورسی قەتفی تایە خۆفرێدان ئیجەکت ینی وەکو فڕۆکەی جەنگی ئەو کاتێک کە لێدرێ گەر هەلیکۆپتەرەکە بێتن یەکسەر کە حاڵقڵە ڕاکێشە شفرەکان لێ بێتەوە پانکەکان یەکسەر بڵین فڕۆکەوانەکە هەردوو فڕۆکەوان دێتە دەرەوە بە پەرەشوت و نەجاتیانە بێت تەنها هەلیکۆپتەرە لە جیهان تەمان بۆ شێوەیەزە دروست کراوە بەڵێ زۆر باشە لە بابەتی سەردانەکەی ترامپ و پوتین بۆ چین ئەم جوڵە سەیرە چی بوو یعنی دوای چەند ڕۆژێکی کەم لە سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ چین پوتینیش خۆی پێگەیاند مەبەستەکە چی بوو پۆتین ئەبێ بڕاتن بۆ چین بۆی تێگاتن ئەمەی لە نێوان ترامپ و شین چوڕیدا تۆ سەیری میدیامە کە میدیا جیایە ژووری داخرا و جیایە ئەم سەرۆکانە کە لە ژووری داخرا و دانشن ڕنگ بە یەکتری ئیهانەت بکەن یەکتری ڕەزیل بکەن ڕنگ بێ باسی شتێ بکەن ئێمە نایزانین هەموو جیان نایزانێتن خۆیان ڕێکەوتنێکەکەن لە نێوان خۆیانە لەبەرەوە پۆتین چوو بۆ ئێنانە بەلایەن ئەگەر سەیری بکەی لێرە خاڵک زۆر هەیە زۆر کەس لێمی پرسی تی بۆ پێشوازی ترامپ شتێکی سیر بوو هی پۆتین وانە بوو خۆی شتێک هەیە لە بڵین پرۆتۆکۆڵە لە ماوەی ئەمدا ساڵەیە ئەگەر سەیری بکەی رووسیا هەشجا چووە بۆ چین لە 10 ساڵە یەک سەرۆکی ئەمریکا نەچووە بۆ چین یاریە پێشوازیەکە جیاوە بێتنەوە نییە هەموو ڕۆژە این بێتن لەبەرەوە مەساڵح تێبگاتن چی ڕووی داوە بەلایەن ئێرانەوە چی ڕوەداتن رووسیا چی دەسەکەوێتن لە ئۆکرانیا چی بەسەر دێتن ئەبێ ئەمانە یەکلای بێتەوە بۆ نمونە ئەگەر بڵێ
چین پشت لە ئێران بکاتن نایکات ئەگەر ترامپیش داوا بکاتن چونکە ڕوخاندنی ئێران یانی ڕوخاندنی چینە ئەبرەوە بڕوامەکە بهێڵێتم ئێران بڕخێت پێشتریش باسی ئەومان کرد بوو کە ئەگەر پشتی لێ بکات چین ئێران بەرگەیەوە ناگرێت وەرگەی دەخێر وەکوێسەکە مقاوماکە باڵێ باشە یەک شتی سیر ڕوویدا لە دوای سەردانەکەی دۆناڵد ترامپەوە ینی چین یەکسەر 100 کەشتی لە دەوروبەری تایوان جێگیر کرد نردیە ئەو شوێنانە مەبەستەکە چییە لەمەیە ینی تۆ لەگەڵ دۆناڵد ترامپ دانیشتووە باسی تایوان کراوە لە دوایەوەی دۆناڵد ترامپ گەیشتەوە ئەمریکا ئەم 100 کەشتی ڕوانی تایوان کرد ئێوە چی بڵێت چین بەرامبەر ئەمریکا خۆی ئەمە یەکەم جار نییە واکچین زۆر جاوای کردووە بەنسبەتی تایوان ئەمە نامەیە کە پێشان دەدەم تۆ هاتیتە ئێرە هەرچی قسەیەکت کردی بێتن یان هەڕەشەت کردی بێتن من ئەوەم پێکرێتم ئەیکەم چاوەڕێی تۆ ناکەم بەنسبەت تایوانەوە شەرت نییە چین ئەگەر لێی بداتن بە فعلی یان دابەزێتە سەر خاکی چونکە دابەزین لەسەر خاکی تایوان کەمێ سەختە زەحمەتە ینی زەرەر بە چین زۆرەگاتن ڕاست پێ گیرێ ناڵم پێی ناگیرێ بەڵام زەرەرێکی زۆری پێگاتن بە تایبەتی بە ئەلغامی دەریا و بە موشک و ئەوانە ئەمە پێشاندانە ئەتخینکێنم خنکانتم خۆتە ڕوخی تۆ حیسارەخە مەسەلت لە هەموو لایەکەوە نامەیە کە پێشانیەداتن بۆ هەموو جیهان چونکە تایوان یەک وڵات نییە هەتاکو خۆی ئەمریکا معتەرەف نییە کە تایوان وڵاتە سەر بەخۆیە تەنها چەند وڵاتێ وتویانە تایوان وڵاتە بەڵام تایوان خۆی جەزیرەیەکی سینیە دورگەیەکی سینیە و بۆ هەروەکو تووشمە هەرەی گەڕێنێتەوە باشە ینی ئەمە فشار بێ ئەگەر فشاریش بێ بۆ سەر ئەمریکا خۆ چاوەڕێ وەڵام لە ئەمریکا کرێ بەرامبەر بەچی لەم کاتەیە ئەمریکا هیچی پێ ناکرێت جارێ خەریکی مۆزوعی ئێران و کۆمەڵێک کێشەی تری هەیە و ئۆکرانیای هەیە و ئەوروپای هەیە و ناتۆی هەیە نانەخێر خۆی لە بینی خۆیان ڕێککەوتنیەکە بزانە چۆن کردویانە ئێمە پێی نازانین جارێ باش بابێمە سەر وڵات چەند پرسیارێکم هەیە لەسەر وەزعی نێوان رووسیا و ئۆکرانیا دۆخەکە تەواو یعنی گۆڕانکاری بەسەرهاتووە بە تایبەت دوو ڕۆژە رووسیا زۆر بە شێوەیەکی کتوپڕی تر نییە هێرشەکانی دەست پێ کردووە بە شێوەیەکی زەبەلاح لە چاو پێشووە هێرشەکە مەسەلە چییە کە بەم شێوازە هێرشەکانی دەست پێ کردوەوە بۆ سەر ئۆکرانیا وەی ئەم جۆرە هێرشە پێوترێ سلوبی ڕەدە وڵامدانەوە چونکە تۆ لەبیرت نەچێ ینی ئۆکرانیا لە ناو مۆسکۆیدا ئۆکرانیا لە لۆگانسک مەسەن بەر قسم داخلی تەلەبەکە و تەژدە تەلەبەی کوشت ئەبێ وەڵام دەمەوە هەم بۆ ئۆکرانیا هەم نامەیە کە بۆ ئەو وڵاتانەی کە پشتگیری لە ئۆکرانیاکەن کە ئەوروپان ئەگەر وەڵام نەداتەوە ئەمە خۆی زائیفی پێشانەدا لێرە هەر وڵاتێ لێ بدرێ بە شێوازێک کە تۆ لە ناو پایتەخت بدەیت مۆسکۆ پایتەختی تۆ بە مەنزوماتی بانسێر و S400 حیمایەتت کردووە بەڵام لەگەڵەوەشە هەرچۆنێ خاکی زۆر گەورەیە هەرچۆنێ خۆت بپارێزیتن هەر فەقرەیەکە دۆزیتەوە ینی بۆ نمونە سە مەوزوعێکە بوو هەرچەنە پەیوەندی بۆوە نیە باسی عێراقە عێراق سەفەقەیەکی ڕافاڵی F4 لەگەڵ فەڕەنسا ئەوێ بکە کە 14 فڕۆکەی لێ بکڕێتن بای 3 ملیار دۆلارە بەڵێ 14 فڕۆکە بەڵام ڕافال فڕۆکەیەکی باشە بەڵام تۆ هێزی بەرگری مەنزوماتی ئینزار موبەکر و ڕادارات و قاتە دیفاعجەوی تەواو نییە ئەو 14 فڕۆکەیە چی پێکرێتن لێرە رووسیا ڕاست زۆر پێشکەوتووە بەڵام هەر بۆشاییەکەیە ئەو بۆشایانە دۆزرێتەوە لەلایەن مخابەڕاتی بەریتانیەوە ئەمریکیەوە لەلایەن مانگی دەستکردەوە کە تەوجیهی ئەمانە بکە بە تەشویشی ئەلکترۆنی بێ حربی ئەلکترۆنی بێتن ئەبێ رووسیا وەڵام بداتەوە کە من لەوە زیاترم پێکرێتن ئەوە بوو مەوزوعەکەیان باشە زۆر بە قورسی هێرشەکەی دەست پێ کردووە بۆ سێم جاریش موشکی ئۆریشنیکی بەکارێناوە وەڵا حەزەکەم بۆ بینەرانەوە ڕوونکەیتەوە ئەم موشەکە چییە موشکی ئۆریشنیک چی پێکرێت وەی تەنها موشکی ئۆریشنیک نەبوو بەڵام ئێمە باسی ئۆریشنیکەکەین ئۆریشنیک پێوتری داری بندق شەجەرەت البندق ینی بەڕووسی ئۆریشنیک ئۆریشنیک موشکێکە لە 2011 ینی هاتە مەیدانەوە موشکێکی سەیرە ینی ئەوەی ڕاستی بێ هایپەرسۆنیکە سرعەتی دەمەک ئەبێتن ینی ئەگەر بڵین دە لە 340 مەتری بدەین لە چرکەیەکە سرعەتی
دەرچوونی ئینطلاقی هەتاکو پێشەوەی بگاتە هەدەف ئەگاتە نێزیکی 17,000 کیلۆمەتر سرعەتی ئەو موشەکە. دوای ئەوە هەموو موشەکێ طبعاً دا ئەبەزێتەوە دێتە 13 لە نێوان 14,000 کیلۆمەتر سرعەتی. ئۆرشنیک هایپەرسۆنیک هیچ هێزی بەرگری نییە لە جیهانە کامەی پێشکەوتووە. ئەگەر فادی ئەمریکی تەوێ پاتریۆت نوسخەکانی ناسمازی نەرویجیت بوێ S400 رووسیت بوێ HQ9 چینت بوێ HQ90ەکەیت بوێتن ناتوانێت بیگرێتەوە بە هیچ جۆرێکی. ئەگاتە زۆر خەتەرە موشەکە گەر زۆر خەتەرە. یەکەم جار رووسیا کە بەکاری هێنا ئۆرشنێک 2024 بوو لە کیفیدا 8 موشکی لێ بووە لە ئاسمانەکرێتەوە 8 موشک دابەزێ ئەو ناوچیاگرێتەوە بڵێن ئەمە مەعمە لێ بێتن ینی کارخانەیە زەخم بێتن ئەوە نییە لە بینایە بداتن لە یەک نقطەیە نەخێر لی بڵاوە بێتەوە هەمووی هەمووی وێرانەکە دەوروبەری. لە 26 بڵێن ئەم ساڵ لە لڤیڤیدا لە سنووری پۆڵۆنیا بەڵام تەقینەوەکەی وانە بوو بڵێ سرە تەقینەوەکەی بەو هێزە نەبوو چونکەەوە تەنها نامەیە بوو بۆ ئەوروپا نامەیەکە ئاگاتان لێبێ چونکە ئۆریشنیک ئەتوانێت سەری ئۆتۆمی هەڵبگرێتن هەر تەقلیدی نییە عادی ئۆتۆمیش هەڵەگرێتن بەڵام ئەوەی سەیرە ئەمەی لە کیفی ئەمە ئەم دوو ڕۆژە بزەبت پارچەیە زۆری لێبوویەوە 36 پارچەی لێبووە 36 پارچە کە 24 لێیدا 8 پارچەی لێبووە 8 موشک ئەمجا 36 پارچەی لێبووە بڵین لە مەعمەلی زریپۆشی ئۆکرانیایدا لە کیوف وێرانی کرد. جگە لە تەڵام لە ئۆریشنێک خۆی 600 موسەیەری بەکارهێنا لە هەموو جۆرەکانی ئەوە هاواری لە زیلینسکی هەستان زیلینسکی خۆی بەدەمی خۆی وتی 600 درۆن 90 موشک ینی بۆ ئەم هێرشەوەندە چڕ بوو هەر بەڕاستی بە جەنابتم وت کە تۆ لە مۆسکۆتدا من وڵامەکەم ئەمەیە دووبارەی بکەیتەوە لەوە خراپترە بێ ئەمە پێڵێن ڕەدە ئەمە ئەەکەم تەوا خۆی جگە لە ئۆریشنیک زرکسۆنی بەکارهێنا کنجاڵی بەکارهێنا کنجاڵیش ئەمانش هایپەرسۆنیکە ئەمەش ناگیرێتەوە سورعەتی مێکسیویەک هەڵێگرێتن یاواتە T160 یان T90 ئێسەکەی هەڵەگرێتن لەم ئاخیرانە سیخۆی 34 نسخەیەکی موشکی کنجاڵ هەڵەگرێ جگەلەوە سکەندەر موشکی سکەندەری بەکارهێنا و سکەندەر ئێمیشی بەکارهێنا نسخەکەی دووەمی 90 موشکی بەکارهێنا لەگەڵ 600 موسێرە هەرچەندێ زلینسکی وتی 500 ماخسۆتە خوارە بەس ئەو ڕقەمە شتیوانی ینی لە ڤیددیۆکانە دیار بوو کە لێدا. باشە خەڵک پرسیاری ئەوەکە کە رووسیا ئەتوانێت بەم شێوازە چڕە ئۆکرانیا داگرێتەوە و وەردومانی بکات بۆچی چەندێکە نەیکردووە ینی لە چیە ترسێ چاوەڕێکی کردووە ئێستاکە لە چیە ترسێ تۆ ئۆکرانیا وڵاتێکە هەموو ئەوروپا پشگیری لێکات باش جگەلەوە ئەم وڵاتانە هەمویان بڵین هەمویان زۆربیان ناتۆن و ئەمریکاش پشگیری لێکاتن تۆ چەندێ مەخزوونت هەیە لە موشکی ئۆڕشنی کوسکەندەر و کنجاڵ مەخزوونی رووسیا چەندێکە ئەو عەدەدە نییە کە ئێمە بیری لێکەینەوە بڵی وەڵا بە هەزارەهای هەیە نانەخێر ئەو عەدەدە نییە ئەوەنەی هەبێتن ئەو بیر لەوە ئاکاتەوە ڕوبەڕووی ناتۆ بێتەوە ئەگەر هاتوو ئەمەی بەکارهێنا لە ماوەی مانگێکا دوو ڕۆژجارێ بەم شێوازە مەخزوونی بەلای کەمەوە لە 175 دابەزێ لە 125 جێمێنێ ڕوبەڕووی ناتۆ بێتەوە وەختە ناتوانێت جگەلەوە دوای ئەمە شەڕی ئیستنزافە ئەوروپا ئەمریکا رووسیا سنزافەکان رووسیاش ئەوێتن ئەوروپا سنزاف بکاتن ئەمەیە مۆزوعەکە ینی جەنابتان مەبەستان ئەوەیە کە رووسیا هەرتوانیوێتی ئەم هێرشە چڕانە بکات بەڵام ئێستا کاتەکەی بە گونجاوە زانێ بۆی هەڕەشەیە لە ناتۆیش بکات نامەیەکە بۆ ئەوان نامەیە بۆ ئەوان ئاگاتان لێبێ من ئەمانەمێ دوایەوە ئەو موشەکە ئۆڕشنیکانی وەکو بە جەنابتم وت توانی سەری ئۆتۆمی بۆ دابنی بۆمبی ئۆتۆمی بۆ دابنی بڕاتن باشە جوڵەیەکی سێرەگەڕێمەوە سەر ئەوە وەڵاگەر بە وردی بۆمباسکەی ئەوە بوو کە ئۆکرانیاش دەسێگاتە ناو دڵی رووسیا ینی هەمیشە ئەم توانایی هەیە ئۆکرانیا یا ئەویش ناو بەناو ئاوا دەسەوە شوێنێ ئۆکرانیا دەسەوە شوێنێ بەس بە هاوکاری شێ بە هاوکاری مانگی دەستکرد و ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و ئەوانە
یعنی ئەوان هاوکاریەکەن دوای ئۆکرانیا وڵاتێکی کەم نییە بۆ ئاگاداریت یعنی ئەمە وەختی خۆشی بەجەنابتم وتووە باسیم کردووە بەلایەن موسەیەراتەوە ئۆکرانیا پێشکەوتووە ئەوە نییە بڵی دواکەوتوو بێتن حتاکو تورکیا کە بەیڕقداری دروست کرد لە شەڕی ئەرمینیا و ئازربایجان بەکارێنە هەموو مەشینەکانی ئۆکرانی بوو توانێت بەکاری بێنێتن ئەتوانێت دروستیشکە بەردەوامیش بە هاوکاری مانگی دەستکردی ئەم وڵاتانە ئەتوانێت بیگەێنێتە هەدەفەکانی دیاریکراو بۆ ئاگاداریت پێشماوەیە لە سیخۆی 57 رووسیدا شەبەحەکە لیدا و سوستاندی چەند ئێستا رووسیا ینی بڵێن سیخۆی 57 دیەکەی هێنایە مەدانەوە نسخەیە تازە گۆڕانکاری تیا کرد بەڵام ئۆکرانیا توانی ها دەست بۆ شوێنێ توانی دەست بۆ شوێنێ لە قاسیفە استراتژیەکانی رووسیا لە جۆری تیU90 ئێسەکان کە لێیدا ینی ئۆکرانیاش کەم نییە وڵاتانیش هاوکاریەکەن ئێستا ئەمریکا ڕازی بووە کە سیستەمی بەرگری هۆکی پێ بفرۆشێ بە ئۆکرانیا ئەم سیستەمە چییە ینی چی پێکرێ بۆ ئۆکرانیا سیستەمی هۆک بەرگری ئاسمانە سیستەمێکی زۆر کۆنە هەر زۆر کۆنە ئەمە ئێران لە بیدایەتی جەنگی عێراق و ئێران بەکاری هێنا هەیبوو هەر لە زمانی شاوەری گرتوبوو هۆک بەرگری ئاسمانیە بەڵام ینی بڵێ مستەوای ئێستەی نییە هی ئەم زمانە ئەمە چی پێفرۆشێ نییە خوردەیە پێفرۆشێ چونکە تۆ سیکە کاک شەڕی کەنداو تۆ چەندێ پاتریۆت و ساد و ناسماز و سکای نەکست و ئەوانە سرف کرد لە هێزی بەرگری ئاسمان خەیاڵیە کە سەرفیت کرد باشە تۆ نۆ مەنزومەت داوە بە ئۆکرانیا تۆ پێویستیت پێەتی بۆ ئەسرائیل زیاتر یان پێویستیت پێەتی بۆ ئۆکرانیا لە نەخێر بۆ ئەسرائیل زیاتر پێویستیت پێەتی بیدەیپی لەبەرەوە نوقسانیانەیە لە پاتریۆتە خۆکەکانی داپی ئەمە ئێران بەکاری هێنا هەی بوو لە کاتی بڵێن جەنگی عێراق و ئێران لە بیدایەتی بەڵام کاتی عێراق کەمێک 25 وەرگرتووە موشەکانە هیچ توانایەکی نەبوو بەرامبەر بۆ فڕۆکەیە مێک 25 لە بەرزی 20 کیلومتر فڕۆیی ئەفری جوارە هەبوو سرعەتی پاڵە ناگەیشتە 3300 کیلومتر لە سەعاتێکە ئەم موشەکە ئەوهی ناگرتەوە تاکو کۆتایی ساڵی بڵین 1970 چین منزومەیەکی ڤۆڵگای رووسی دا بە ئێران توانیان لە ئەسفەهان مێک 25 بخەنە خوارەوە ئەمانە هیچی پێ ناکرا ئەو زەمانە واتا لەم زمانەی تکنۆلۆژیا کاوا پێشکەوتووە هۆک چی پێکرێت هیچی پێ ناکرێت منزومات بڵێ هەمە و منزوماتە بۆ مسەیارات بۆ شتێ بەکاری بێنێ ئەگەر سەریکەی هەروەکو منزومەی 125 رووسیە بیژۆرە لەو شێوازەیە ینی ئەوەش زمانی ڕۆی جا ئەوەی سەیری شەستە کوبە ئەوەی داناوە بەرامبەر بە ئەمریکا عینی منزومە بیژۆرای داناوەسە کاکەمانە ڕۆی زمانیان کۆتایی پێهات توانای ئەوەی نییە لەگەڵ ئەم شەباحیانە و ئەم تکنۆلۆژی و حربی ئەلکترۆنی ئێستاکە ئەم زمانەکە شەڕ بکاتن نەخێر باشە جوڵەیەکی تری رووسیا هەر لە مانگەدا بە دیاریکراوی لە 12 مانگ موشکی بەسەلەن RS-28 سارماتی ئەوە کرد ئەتۆمی هێنایە بەرباس هێنایە مەدان ئەمە چی بوو ئەم جوڵەی رووسیا ینی بەنیازی چییە؟ خۆی موشەکەکانی رووسیا سارمات تۆپۆل یاڕێس ئەڤەنگارد قسەشە فەرموویە شتە زەبەلاحەیە ئەم شتە زەبەلاحەیە تۆسی کە لێرە بزانە لەسەر تایە و سیارەدانراوە مەسەڵەن بۆ نمونە بەس ئەمە لێرە بۆ ئاگاداریت موشەکەکە تیای نییە تەنها مەنەسەکەیە چونکە ئەم موشەکە وەزنی 200 تەنە ئەم تایانە هەڵی ناگرێتن ڕێک 200 تەنە دەبان سیارە تێناگیرێتن سەومەعی هەیە بڵێن ینی لە بن زەوی ژێرزەمی بۆ دروستەکەن و بۆریە و ئەیتەقێنێ 200 تەنە وەزنی سرعەتیشی خەیاڵیە جگەلەوە تێگرتنی بۆ ئاسمان 10 بۆمبی ئۆتۆمی هەڵەگرێتن طبعاً ئەمە پێوترێ شەیتان دوو ینی سارمات شەیتان ناوەکەی لەلایەن ناتۆوە شەیتانی پێوترێ ئەمە ئەوە نییە لە طبقەی ستراتۆسفیر بەرز بێتەوە دابەزێتەوە ینی لە بچێتە بۆ شایی ئاسمان نەخێر ئەمە ئاگاتە طبقەی قاتی مانگی دەستکردەکان ئەلێوێنانە بەرزە بێت وەنجە دابەزێ ئەمە چۆن بۆتی بۆ جەنابتی تەشبیکەم بۆ بینەرانی عەزیز ئەمە پاسێکە هەروە بزانە بڵین پاسێکە من و تۆ
مینەرانی عزیز هەنێکی سوار بووینە بەو پاسە و ئەڕۆین بەڵێن وا لە زاخۆ بەرەو خانەخینە ڕۆین تۆ لە زاخۆ سەرەکەوی من و تۆ ئەڵێ من لە هۆک داوەزم ئەوەی ترەڵێ لە هەولێر داوەزم ئەڵێ من لە کەرکووک داوەزم ئەو لە سلەیمانی داوەزێت تاکوەگەیتە خانەقی دەسەری پێەیە کە ئەفرێت دێتە خوارەوە ئەکرێتەوە لە ئاسمان دەم و شەک بڵاوە بێتەوە هەرێکی بۆ هەدەفی خۆی وەکەوەی کە مەحەتە بۆی دیاری کراوە عینی حاڵ خۆشی هەر موشەکەکە کە دەرەچێتن لە ناوی مەرکەبەیە مناوەرەیەکی زۆر سەیری هەیە 35,000 کیلۆمەتر بە قسەی پۆتین مەدایەتی ئەمریکا ئەگەر سەیریکەی بەرگری ئەمریکا هێزی بەرگری ئەمریکا ڕاداراتی و ئنزاراتی و ئەوانەی هەمووی ڕووی لە باکوورە بڵین قوتب شمالی ئەلاسکا و ئەنجا رووسیا دێت کە لێ بۆ ئەمریکا ئەگەر تی بگرێتن رووسیا بەڵام ئەمە بۆی هەیە بسوڕێتەوە لە باکوورەوە بێتن ئەگەر سەریکەی هێزی ئاسمانی بەرگری یان ڕادارات شوۆنە 500 کیلۆمەتر بپارێزێ ئەم موشەکە بە دەوری ئاسوڕێتەوە ئەڕوا خۆی دوورەکاتەوە لە منزوماتە لە هەمان کاتە ئەتوانێت بەو سورعەتە مناوەڕە بکە جێی خۆی بجوولێنێتەوە و بیگۆڕێ کە گەیشتە ئاسمانیش لێ کراوە ئیتردا یەک موشەکی سارمات بەشی وڵاتێکەکە وڵاتێکە بۆ تەختەکە ئێستا بۆ نمونە با بڵێن ئینگلترا یەک موشک سارمات کیفایەتە بۆ بەریتانیا یەک دانە جگە لەوەش بۆ ئاگاداریت رووسیا ئەو هەشت وڵاتی ئۆتۆمی هەیە کامە ئۆتۆمی بەهێزە ئەمریکا سارمات 4 جالەوە بەهێزترە تەقینەوەی مەترسەکەی زۆر مەترسی رووسیا دەستی پێگەی سارمات زۆر زۆرە طبعاً تێستێکی کرد و تەقاندی و سارمات چەکێکە ینی دروستکردنی هەڵەیە چونکە وڵاتێ بە تەواتی بە یەک موشکەکانەکەی باشە راپۆرتی نهێنی ینی ئاشکرای کردووە کە هەر بەجددی زۆر بە شێوەیەکی سیر رووسیا لە ڕووی ئەتۆمەوە خۆی ئەبدەیت کردوێتەوە بەڕاستی موشەکە ئەتۆمەکانی سە بە نمونە دوو کەناڵی ئەڵمانی دەڵێت ینی لە دەریاوە موشکی ئەوەی سکایتۆنە شتێکی ئەوەی ناوە سکایفیان باشە لە دەریا دایناوە و ئامادەیە بۆ تەقاندن و هەڵدان مەبەستەکە لێرە چییە مە بۆ ترساندنی ناتۆ وڵاتانی ئەوروپایە یان بەڕاستی دەیتەقێنێتە گەربگاتە گیانی زانە خۆی مەوزوعی ئۆتۆمی هەموو وڵاتان ئەم نە وڵاتی کە ئۆتۆمی هەیە ئۆتۆمیەکانیان لە ئامادە باشیە ئەوە نییە بڵێ وەڵاهی ئامادەی کرد یاوا دەری کرد نەخێر 24 ساعت لە ئامادە باشیە ئەمانە ئەوە نییە بڵێ هین بێتن نا حازری بکاتن بەلایەن سکایفیانەوە ئەم موشەکانە خۆی موشکی بالستیە لە جۆری RS ینی ئەم موشەکانە پێوتری ICDM لە دەریای سپی لێ دایناوە دەریای سپی ناوەندی ناڵێن ئێرە دەریای سپی بڵێن باکووری رووسیا چونکە وێژ دەریایەکەی پێڵێن دەریای سپی ئەمە دەریای سپی ناوەندیەوە دەریای سپی ئەم موشەکانە لە بن ئاوە لە قوولاییە دایناوە نە ئەنزارم بەکرد نە ڕادارات هیچ شتێ نایبینێتن کە بەکاریشی بێنێ ئاگادارنی لە ناکاوە هات ئەوە هەتاکو سۆناریش نایبینێتن ئەم موشەکانە کە لێوێ دایناوە بڵین ئامادە باشیە نەوەک توش بێ لەگەڵ ناتۆیە لێوەوە تێی بگرێتن ئەم موشەکانە ئەگەر سەیری وەزعی ئێستا بکەی رووسیا چەند پارچەی هەیە مەسەلەن هەرێمی هەیە ڕاستی وڵاتانی ترە مەسەلەن بازێکی خۆی نییە بەڵام لە بندە سەڵاتی ئەوەیە وەکو ئەبغازیا لە جۆرجیا وەکو ترانستێریا لە ڕۆمانیا جگەلەوە تۆ کالێنگرادت هەیە ینی کالێنگراد لە زەوی ڕێنیە لەگەڵ رووسیا تەنها یەک سکەی قیتاری هەیە لە لای پۆلۆنیایەوە ڕەتە بێتن لەگەڵ وڵاتانی بەڵتیقا پێڵەن مەمەڕ سوالکی ئەچێتە کالێنگراد سە رووسیا موشەکەکانی پاڵی بردە وێنانە موشکی پاڵ چۆن ئێمە باسی موشکی نورمان کردی ئێران کە نسخە چینیەکەیە لە کەشتی جەنگی دەریا لە دەریاوە هەر مانزومەیە 36 موشکی هەڵگرتووە واتا دەریای بەڵتیق کە مڵکی ناتۆ بوو پێشە نەخێرە سەهی ئێوە نییە بەتەنیا هی منیشە ئەتوانم دەست بووە شێن و لێنانە ئەمە بەو شێوازە فراوانی کردووە هەر هەمووشی بزانە نامەیە بۆ یەکتری چێ دەست پێ بکاتن کەسی ناوێرێتن مەسە
جایسە یەکێکی تر لە بەسەلە خەتەرەکان بەنسبەت رووسیاوە دەڵێن رووسیا فێڵێکی یاسایی دۆزیوەتەوە بۆ مەسەلەی ڕێکەوتنامەی ئەتۆمی کە مافی داوە بەوەی کە لە ئاوە ئیقلیمەکانی خۆیان ئەتۆم دابنێت تا ئەگەر ئەمە ڕاست بێتەوە قوربەسەر وڵاتانی ئەوروپا وێرانە بێتن تۆ ئەگەر هات زانە قەدیمەن ئەمریکا رووسیا لە کاتی شەڕی ساردا تێستی ئۆتۆمی دەستیان پێ کرد جارێ دووجار لە ئاسمان کردیان کە لە ئاسمان کردیان تەقینەوەکە کاتێ سەیریان کرد ئەمە لە طبقەی ستراتۆسفیر بەبانەوە طبقەی ئۆزۆنت تێکدا طبقەی ڤانێڵەن و ئانەت هەمووی تێکدا یعنی تشکی هەتا و هەتاکو نەیزەک بێتە خۆ لەبەرەوە بیرانەکە خۆیان زەوی تێکەدەن بەبێەوەی بێتە شەڕ وازیان لە ئاسمان هێنا ئێستا گەر بیتە سەر دەریا لە دەریاش کێشەیە گەورەیە تۆ دەریای بەڵتیق چییە ئەگەر هاتوو ئۆتۆمیت تیای تەقاندەوە ئەگەر تێستیشی بکەیتن وڵاتان مە جارێ لتوانیا ئەستۆنیا لاتڤیا دەنیمارک هۆڵەندا ئەم وڵاتانە هەمووی دەریایکەیتە تشکی ئۆتۆمی لەبەرەوە کارەساتە ینی ئەمە بەڵام ئەگەر ببێتە جەنگێکی مان و نەمان تەواو کۆتایی پێبێتن نانەخێرە و کاتە رووسیا ینی خەتاک و چرچل وەختی خۆی ئەیوتەگەر رووسیا نامێنێ ئاشتی نامێنێتن یان ئەگەر من نامێنم ئێوەش نامێنن لەگەڵ منە هەمووتان لە ناوەدەم سارماتی هەبێ جگەلەوە سارماتی هەیە لەوەش ڕاست بە قووەتی سارمات نییە بەڵام زۆری هەیە کە زیاتر لە 6,000 بۆمبی ئۆتۆمی هەیە نزیکەی 4500 تەکتیکیەوە وانی تریشی استراتیژیە بەڵێ باشە بە تۆزە لە رووسیا و ئوکرانیا دوورکەوینەوە لە بەرنمەکانی پێشوو باسی ئیماراتمان زۆر کرد لە مۆسەتەیە بەتایبەت لەم شەڕی نێوان ئەمریکا و ئێرانە هەر بەڕاستی زۆر پەلە هاوێ ماوەیە ئیمارات بەتەمای چییە یاوەتە ئەبێتە وڵاتێک لە ناوچەکە کە حسابی بۆ بکرێ یاوەتە سەری خۆیەخوا ڕای تۆ چییە لەسەرمە ئیمارات بەتەمای چییە؟ ئیمارات ئەویست ببێتە دەسەڵاتێ لەم ناوچەیە دەسەڵاتێکی تەواو تایبەتی لەبیرت نەچێ استثمارات و پارە و ئەوانە هەمووی شەریکاتی ئەژنەبی وانە هەمووی لە ئیمارات بوو ینی پارەیەکی خەیاڵی لەو ناوەیە لە ئیماراتە بە هاوکاری ئیسرائیل چونکە ئەم تەطبیعی هەیە لەگەڵ ئیسرائیلە وەکو سعودیە نیە ئەویست ببێتە دەسەڵاتێ لەم ناوە فراوان بێتەوە ئایا تیجارەتی چەک فرۆشتن کە دروست بکاتن ئەو جۆرە شتانە بەڵام نانەخێر ئەگەر ئاوها بڕواتن و ڕوبەڕووی ئێران بێتەوە چونکە ئیمارات بەشداری شەڕی کردووە ئێرانی قەسف کرد جەزیرەی لاڤانی بۆمباران کرد دورگەی لاڤان و دورگەی قەشەمیشی لێیدا میراجی ئیماراتی بەشدار بوو چێ میراجی هەیە لەو ناوچەیە ئیمارات هەیەتی و ئێرانیش وتی ینی فڕۆکەی میراج لێمی داوە تا ئیماراتە بەڵام ئەگەر ڕوبەڕووی ئێران بێتەوە یاهێچێت چونکە ئەمریکا بڕوا مەکە ئیتر بەشدار بێتن ئەگەر ئیسرائیلی شەڕ لەگەڵ ئەمریکا بەشدار نابێتن پشتیان لێکە هەموویان بەسە تاکو ئەو ڕادەی کە ئەمریکا تووشی ئەمە بوو لەبەرەوە تووشە بێ بەڕاستی ئیمارات کاتە ئەگەر لەسەر ئەم بەزمە بەردەوام بێ ئەوە نەخۆی بەرێتە پێشەوە ڕەنگە سەری خۆی بخوات سەری خۆی خوات زۆر باشە دێکی هەر سەبارەت بە ئیمارات و سەبارەت بەوەی کە شتێکی تازە ئاشکرا بووە هێزەکانی سۆمالیلاند ینی ئەوەی کە خۆی سربەخۆی ڕاگەیاندووە و ئیسرائیلیش پشگیری دەکات دەرکەوتون جۆرە چەکێکیان پێیە کار 816 ئەم چەکانە پێ وابێت لە ئیماراتەوە دروست دەکرێت و پێیان دەدرێت حەزەکەم باسی نەوعەتی چەکەکەشم بۆ بکەیت و هەروەها بۆ ئیمارات ئەم چەکەیانەداتێ سۆمالیلاند هەرێمێکە طبعاً سربەخۆیی ئەلان کرد بە سیش وڵاتی ئەتیرافی پێ نەکردووە تاریکەم وڵات ئیسرائیلە مەسلحەتی چێ ئەتیرافی پێ بکە سۆمالیلاند ئیسرائیل ئەثیوبیا ئیمارات ئەم سێ وڵاتە بە دەرەجەیەک یەک ئیمارات قاعیدەیەکی بەحری هەیە لێنانە دوو لەناو قاعیدە بەحری ئیماراتێکە لە سۆمالیلاند ڕادارێکی ئیسرائیلی لە جۆری ئەنیتیایە کە مەسڕ و ئەو ناوچانە هەموویە بینێتن ئەثیوبیاش لەسەر دەریا نیە ڕێیەکێوێتن ئەتیرافی پێکا بۆی بگاتە دەریای سوور لەم حاڵەتەیە مەسر ئەخینکێنن ئەم بەریش حوسیەکان تقریبا زەعیفەکەنەوە
ئەو چەکەی کە باسێکین کار 16 ئەمە لەلایەن کۆمپانیای ئیدیجی ئیماراتەوە دروست دەکرێتن. طبعاً خۆی غەربیە بەگەداریت ئەمریکیە بڵێ لە ئەسڵە معمەلەکەی فیشەکی ڕۆژاوا هەڵەگرێ غەربیە، ینی لە جۆری 5.56 ملیم فی 54. طبعاً هەموو بینەران ئەزانن 5.56 ئەوە سەبەتانەکەیەتی، کاڵی فی 54 ئەوە قەوانەکەیەتی، ینی قیاسی ئەوە. ئەم چەکە یەکەم جار لە سۆمالیلان دەرنەچوو، ئەم چەکە لە سوودان دەرچوو. کاتێ جەماعەتی حمیدەتی دعم سەریعی سوودان هەڵیانەگرت دژی حکومەتی سوودان بڕهان شەڕیانە کرد سوپاوی سوودان. واتە لێرە بۆ دەرکەوتووە کە ئێمە باسمان کردوێ ئێران دەستی تایە لەم ببوورە ئیمارات دەستی تایە لەم هەموو ئاژاوە لە چەکەکەەوەی دیارە. ئەم چەکە لە چوە دێنیتن تۆ بەم کەمیە زۆرە، ئەمە خۆ لە بازار نییە بڵێ مەجموعەیە بکڕم و نەخێر، ئەمە وڵاتەی داتن. ئەمە هەتاکو لە مەجلس انتقالی ئەم چەکەیان پێبوو. ئیمارات دروستیەکات تەوزیعەکە و فیشەکیشی لە لای خۆیەتی بۆ ئەم وڵاتانە. ئەو ئەوێتن سۆمالیلاند ببێتە سەر بەخۆ، بەڵام ئەمریکا شاتیرافی پێ نەکردووە کە بەهێزترین وڵاتە لە دنیاە و ئومەم متحیدە و مەجلیس ئەمن هەمووی لە بندەست خۆیەتی، هەر وەکو تایوان بڵین، بەڵام ئەو وڵاتانەی مەسلحەتیان هەیە بۆ ئەم چەکەش کار طبعاً نسخەی تریشی هەیە 16 هەر عینی 5.56 میلیمە. بەڵێ سەبارەت بە شەڕەکەی ئیسرائیل هەر ئێستا ئیسرائیل یعنی ئەوە کە زۆر بڵاو بۆتەوە کە قەیرانێکی زۆری سەربازی بۆ دروست بووە، دەوترێت یعنی بەشێکی زۆر لە سەربازەکانی هەڵاتون. ئەمە بووە یعنی هەمیشە قەیرانی سەربازی بۆ دروستە بێ و هەڵاتن ڕووەدا لە ناو ڕیزەکانی سوپایە لە ئیسرائیل. بزانە ئیسرائیل سەربازەکانی ئەمان خدمەی ئیلزامیان هەیە، ئافرەتیش کچی شەبێ بیکە سەربازی بکات لە ئیسرائیل، چۆن کوڕ ئەبێ بێتن بیکاتن کچی شەبێ بیکاتن. بەڵام تۆ نفوس و عەدەدی ئیسرائیل چەندێکە بەرامبەر بەوە کە سوپایەکەت هەبێتن. دوایەوە سوپای ئیسرائیل فێری ئەم جۆرە شەڕە درێژخایانانە نییە. ئەمانە فێری وەکو باسیم کرد وەختی خۆی کەیف و ئاهەنگ و گەڕان و سوڕان و ئەوانن. تۆم سوپایە لە کێیەکەوە لە غەزەوە شەڕەکاتن و هەتا کوورەیان تەواو بووە، ینی معنەویات و ئەوانەیان. دوایەوە ئەجا تۆ حیزب الله لە کێیەکەوە شەڕەکەی لەگەڵێت، تایبەتی ئەم شەڕانەی ئاخیرە. لەبەرەوە نسبەی فیراری زۆر بەرزە، ئێستا گەیشتووەتە نێزیکەی 40,000 سەربازی کە فیرارە لە خزمەتە، زۆریان طبعاً لەلایەن ئاینیەکانەوەن ئەوانە. جگەلەوە تۆ ینی کە وڵات احتیاط بانگەکەی وەکو باسمان کردو، احتیاط چییە؟ وەستایەکە دەرتاشە بربەرە حەلاقە ناچاریشە بانگیانکە کە تۆ سەربازەکە مەجبوری بانگیانکەی هێدە باشە تاکوکەی بانگیانەکەی ئەم ئیشە بێ یەکلاییکەیتەوە، یعنی احتیاط چەندێ بەرگا ئەگرێتن. هەمە جەنگی عێراق وێران نییە سەدام حوسێن احتیاط بێنێتنەوەی نەڕوایی کوژم ماڵیشە کوژم، هەم مسلوبە لە یامان نییە. لەبەرەوە هەڵاتن و فیرار لێنە. تۆ تەسەوور بکە ئەو بیری لەوە کردەوە کە 100,000 سەرباز زیاتر بێنێتن، 18,000 سەربازی هێناوە، باقی نایەتە پێشەوە. ئەوەیە کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ئیسرائیل. بەڵێ زۆر باشە. یەهودیەکانی حەریدیم هەیە کاک سەلام، ئەمانە چین ئەم حەریدیمانە و دەوترێت یعنی بەشێکی زۆر لەو هەڵاتوانە سەرباز هەڵاتەکان لەمانن. وایە حەزەکەم بە وردی بۆم باسکە ئەمانە کێن؟ حەریدیم ئەمانە بزانە حەریدیم خۆی لە وشەیەکی حەریدی دێتن، یا خۆی چەند معنایەکی هەیە، بەڵام بە زۆربەی مەسەڵەن حریدی بە معنای تەقی، دیندار تەقین، ئەمانە بەو معنایە دێتن. ئەگەر سەیری شیکەی ئافرەتیشیان وەکو نیقابی ئیسلامە کە هینەکەن. ئەمانە چیان؟ ئەمانە تایفەیەکی ئەرثۆدۆکسی جوون یەهود حرێدیم، چۆن بڵین کڵاوەکەنە سەریان، ڕیشیان درێژەکەن تاکو سینگیان، دوو قژیان لێرەوە دوو پەلکیان لەسەر گویانە شۆڕەکەنە خوارەوە. ئەگەر سەیری جلوبەرگیانکەی جلوبەرگیان بڵین هی سەدەی 20 ڕۆژهەڵاتی ئۆروپایە، ئەوان ئەمانەیان بەکارهێنا لێ پاڵتاوێکی ڕەش و
ئەمانە هەتاکو بە زمانی عبری قسە ناکەن چونکە بە زمانێکی پیرۆز و مقدەس دایانێن زمانێکی تر هەیە بەکاری دێنن لا ئینە ئەمانە تاکو تەمەەن 40 ساڵی ئەمانە خەریکی ئاین و ئەوانن حرێدیم هەر لە مەکتەبە ئاینەکان لە مەکتەبە ئاینیەکانە تاکو تەمەەن 40 ساڵی ئەمانە هەر خەریکی ئەوەن ئەمانە بیر لە مەسیحی جووەکەنەوە کە دەربچێ ئاسمان و زەوی بک بەیەک و بەشەر نەجاتی بێتنیانی ئەو بیر لە تەوراتە لە بایبڵ کە ئەیخێننەوە بڵین جا کێشەی ئەمانەش زۆر سەیرە یعنی لە نێوان حەوت تاکو نۆ مناڵیان نەبێ هەبێتن مناڵیان زۆرە بێت مناڵیان نەبێ زۆر بێتن نۆ مناڵ وەکو جووە علمانیەکان نین سیرەکەی ئەڵێ مناڵم ناوێ یان یەک مناڵ بەسا ئەو پەڕی با بڕوا با بێتە دوو مناڵ ئەمان نەخێر بەو شێوازە نین شتێکی سەیریش هەتاکو مۆبایل لەلایەن حرامە تەلەڤیزیۆن شعر ئەدەبیات سینەما تیجارەت بازرگانی ئەمانە سەربازی چونە ڕیزی سوپاش حرامە لە سەربازی ئەمانە مووی حرامە لەبەرەوە نزبەی هەڵات بوون زۆری ئەمانەیە کێشەی ئەمانە لە پارەوە دەستی پێکرد لەگەڵ نەتەنیاهۆ کە ئەڵەیە بێ بێن زۆرنێوە ئەبێ بێن سەربازی بکەن ئەمانی ئەڵە نایکەین هەتاکو بوو چەند مزاهرەیە بوو ڕوبەڕووی یەک بوونەوە لە یەکتریشیاندا ینی حێنیمەکان لەبەرەوە ئەمانە نزبەی فیلاریان زۆر زۆر زیاترە تەسەور بکە ئەوان نەتەنیاوە کابیرە کردو توانی 8,000 کەس لەمانە بکاتە سەرباز ئەو 8,000ش فیلاری کرد هەروانە نەڵات هەروانەش هەڵاتن و بەجێیان هێشت بیر و باوەڕێکی سەیریان هەیە بیر و باوەڕێکی سەیریان هەیە جیاوازن لەگەڵ جووە علمانیەکانە بەڕاستی هەر لە ڕووی فکرێتیشەوە کاک سەلام لەگەڵ شەڕانی نەمانە لەگە نەخێر لەگە شەڕانی لەگەڵ ئاشتین شەڕیان ناوێتن بەڵێ حرێدیم بەڵام ئەوە و فەقەرەی زۆر سەیرەیانی هێشتا موبایل و سینەما و ئەدەبیات و ئەوانە بەڵام هەندێکیان فێرە هەرێکیان هەیە فێرە بن لەبەرەوەی پێویستیان پێ بۆ نمونە پزیشکی پێویستیان بە دکتۆرە بێ بۆ خۆیان شخصی لە ناو خۆیان هەڵە بژێرن تۆ قەیناکە بۆت مەسموحە تۆ ڕێتە دەینێ فێرە پزیشکی بی تۆ فێرە دیبلۆماسیەت بەرە چونکە کە کۆبوونەوە بێ پێویستیمان بە یەکێکە بتوانێ قسە بکاتن فێرە ئەدەبیات ببە معلوماتی پێ معلوم بەڵام ئەمانە بە دەگمەنن هەڵبژاردن بۆ ئەوی هاوکاری خۆیان بکەن بەڵام بە شێوازێکی عام نانەخێرەمانە هەمووی حرامە لەلایەن تەلەڤیزیۆن و رادیۆ و مۆبایل و سینەما و شعر و ئەدەبیات بە هەموو جۆرێکی تاکاک ناتانەوە شێوێ ئەمانە بکات ئەم مێشکانە ناکرێتن زەحمەتە زۆر باشە یەکێک لە ڕووداوەکانی تر مەسەلەی ئەوە هاتە بەرباس وەڵا گوایە هەوڵی تیرۆرکردنی ئیڤانکای کچی گەورەی ترامپ دراوە ئەمە تا چەند ڕێیتەیەچێت ئیسا هەوڵی تیرۆرکردنی باوکی زۆر درا بەڵام بۆ ئیڤانکا یعنی ئێستا تۆ سەیکە مەسەڵەن ئیڤانکا لەگەڵ باوکە ڕۆی بۆ کۆشکی سپی بۆ کۆبوونەوە چێ لەولاوە هات وەزیری بەرگری بیتیسکۆپ باش طبعا تەنها وەزیرە بۆ هەموو شوێنە خێزانەکەی بەردەوام لەگەڵیایەتی ئەیبا بە زۆری ئەو ئات بۆ کۆبوونەوەکە ئەو کەسەی کە لە دەرەوە لە کۆشکی سپی بەدەمانچە تەقەی کرد بڕوا بکەمە عیلاقەی بە ئیڤانکا و ئەوانەوە نەبوو بە مەزەری من ئەنی تەنها شتێک بوو سیناریۆیە بۆ ئەو نەڕۆی بۆ شایەکەی کوڕەکەی ینی ترامپ لێرە تەقەکرا کۆبوونەوەکە گرنگترە بووە من ئەمریکا گرنگترە بووە من لەگەڵ وەزیری بەرگری کە بێتە ئێرە بۆی ڕێکەوین بگەینە حەلێک لەگەڵ ئێرانە ئەو خاڵانەی کە عاسم منیر مەسەڵ چونکە عاسم منیر و وەزیری بەرگری ئەمانە پەیوەندیان هەیە بەیەکەوە کە لە ئێران گەڕایەوە خاڵی گەیاندوو پێی مەسەڵ خاڵی ئێران ئەمانەیە ئێوە چییە وەڵامتان ئەو شخصە وەسیتە لە ناوەڕاستە بڕواکە من خۆم شخصی وەڵی حەقم بە کەسەوە نییە بەس بڕوان ناکەم عیلاقی بە ئیڤانکاوە بێتن چێ ئیڤانکا بکوژێتن یا چێ مەسەڵەن عاشقی بووە قبولی ناکاتن تەقەی لێ بکات نەخێر شتی وان نییە زۆر باش وەڵام ڕابکێشە بۆ پرسیارێک کە حەزەکەم ئەومان بۆ ڕوونکەیتەوە بەس جەناب دەزانی مەسەلەی سەرۆک لە ئەمریکا کە لە دەسەڵاتیش نەما هەر لەلایەن پاسەوانی دەوڵەتەوە پاسەوانی ئەکرێت تا مردن بەڵێ خۆی و خانەوادەکەشی باسێکی ئەمەم بۆ بکەی کە چۆنە و میکانیزم ئیمتیازەکانی سەرۆک لە دوای ئەوەی کە لە سەرۆکی نەما هەتا مردن چییە لە ئەمریکا؟ سەرۆک ینی منسەبێکی زۆر گرنگە لە ئەمریکا تۆ سەرۆکی ئەمریکا ینی سەرۆکی زیاتر لە نیوەی جیهانی کاکە ئەم منسەبە زۆر بەرزە لەبەرەوە لە کاتی ئەوەی کە دەرەچێت لە سەرۆکایەتی
لەلایەن یونایتد ستیتس سیکرت سرویس حیمایی بۆ دانێن بۆ خۆی و خێزانی و مناڵی، بەڵام مناڵەکانی تاکو تەمەن 16 ساڵی بۆی دانێن. دوایەوە نانەخێر ئەگەر هاتوو خۆی شخصی داوای کردوتی من حیمایم ناوێ، بەڵێ هەڵیەگرن وەکو ریشارد نیکسۆن تەنها سەرۆک بوو کەوتی نامەوێتن ریشارد نیکسۆن، بەڵام میزانی ساڵانەی ملیۆنێ دۆلار ئەدرێ پێی، نەوەک حیمایی تایبەتی شخصی خۆشی بێنێتن بۆ ئەوێنانە دایبنی. هەتاکو ماوە لە ژیانە ئەوە لەلایەن حکوومەتی ئەمریکاوە حیمایە ئەکرێتن بەردەوام خۆی و ژن و مناڵی بیپارێزن لە دەوروبەری ماڵی، لە دەرچوونی، لە هەموو شوێنێکە بڵێن سیکرت سرویسی لەگەڵایە. ئەوە ئاهایە ژیازێکی تەبعاان امتیازە تۆ ملیۆنێ دۆڵاریش وەرەگری ساڵانە نەسەری بەڵێ زۆر باشە. من دەستەکان و خۆش بێ منی چیوام نەماوە گەر شتێکم سپاس بۆ سەلامە سەد ڕایشکاری 964 بەکارباری سەربازی شەڵال قەیدات و باسخواسی کەرمترمان دەبێت. ئینشاءالله. سپاس بۆ بینەریەوەش، خواتان لەگەڵ.